کچان و ژنان کۆڵەکەیەکی گرنگی کۆمەڵی دادگەرین و هەمیشە لە نێو کەرنەڤاڵ و بانگەشەکانی کۆمەڵی دادگەریش پێشەنگن. ئەم جارەش سیمبولی پاڵپشتین بۆ سەرخستنی لیستی ژمارە 147 کۆمەڵی دادگەری. ئەوان دەڵێن دەمانوێت بە پشتگیری و دەنگەکانمان کاندیدان و لیستی 147 سەربخێن بۆ خولی داهاتووی پەرلەمانی کوردستان. گەشببینم بەوەی کە خوشکانمان ئینشاءالله بەرەو دەنگدان ئەڕۆن زۆر زۆر بەهێزەوە هەم لە ڕووی بانگەشەیە زۆر ئەلحەمدوللا چست و چالاکن سواز بۆ خۆی گەورە لەو ڕوانەوەی کە ئافرەت تووشی کێشە ئەبێتەوە ئەمانەیان لە خەیاڵایە خوشکانمان ئافرەتان بەعام هەمووی ئەوەیە لە خەیاڵ کە ئەم یاسای جێندەر و ئەم یاسای باریکەسێتی و ئەمانەیەتە ئاراوە بەڕاستی خوشکان ڕۆڵی کارایان هەبوو لەوەی کە ڕای بگرن. من هیوادارم هەموو خوشکان دەست لە دەست قوت لە خوای پەروەردگار هەوڵ بدەن بۆ جێبەجەکردنی ئەو ئەرکە گەورەی کە لەسەر شانمانە. بەڕاستی ئەگەر ئافرەتان نەبن پیاوانیشمان نین. بەڕاستی ئەگەر هەوڵ بن هەر خوشکێک لە جێی خۆیەوە هەر پەروەردەیەکی بچووکی ماڵ و مناڵەکەی خۆی بکە هانیان بدا ببین بە هاندەری بۆ ماڵ و مناڵەکەمان بە تەئکید ئینشاڵڵا دەنگێکی باش بەدەستێنین. پەیام هەیە بۆ هەموو خەڵکی کوردستان دەمدەن بە کۆمەڵی ئیسلامی چونکە دەستپاکن داوێن پاکن ئەمینن لەبەرەوە هەموو داواکەم لە هەموو کەسێک دەنگدان شایەتیدانە دەنگدەن بە کۆمەڵی ئیسلامی هیوادارم کۆمەڵی ئیسلامی سەرکەوتوو بێ. کچان و ژنانی کۆمەڵ لە ڕابردوو ئێستاشدا ڕۆڵی بەرچاویان هەبووە لە پرۆسە چارن و سازەکان و لە پرۆسەی پەرۆدە و سیاسیشدا ڕۆڵەکانیان بەرجەستە و دیار بووە. ئەوان هەمیشە ئەرکەکانیان بە سەرکەوتووی بەجێگەیاندووە بۆ ئەم هەڵبژاردنەش بە گوڕ و تینەوە کار دەکەن بۆ سەرخستنی لیستی 147 کۆمەڵی دادگەری. خۆم خۆشحاڵم هاتووم بۆ ڕێزەکانی کۆمەڵی دادگەری چونکە پێم وایە کۆمەڵی دادگەری پەرەپێجەری ئاینی پیرۆزی ئیسلام و کارە جوانەکانە هەمیشە لە خەوی پێگەیاندنی گەنجان و پەرەپێدان بە بنەماکانی ئیسلام بۆ بۆیش حەزم کرد بە ناو کۆمەڵی دادگەری. بەڵێ پەشداری دەنگدانەکەم دەنگی من بۆ 147 کۆمەڵی دادگەریە پێیان ئەڵم بڕۆن دەنگدەن چونکە دەنگدان پرۆسەیەکی چارەنووسازە و پێیان ئەڵم دەنگدەن بە لیستی 147 کۆمەڵی دادگەری. ئێمە وەکو گەنجان بە تایبەت بەشداریمان کردو لەم کۆنفرانسە پشت بەخوای گەورە ڕایان دەگرین لە دوایمانەوە ئەیڵینەوانێ ئیتر داوا لە گەنجان دەکەم بەشداری پرۆسەی دەنگدان بکەن ئەم جارە هەلێکە بۆی گۆڕانکاری گەورەی تێدا بکرێت. ئەمەوێ پێیان بڵێم دەنگدەن بە کۆمەڵی دادگەری کوردستان. کۆمەڵی دادگەری هەمیشە بەرگری لە مافەکانی ئافرەتان لە چوارچەوەی شەریعەتی پیرۆزی ئیسلامدا کردووە و جەختی لە پێگەی گرنگی کچان و ژنان لە نێو خێزان و کۆمەلگا و دام و دەستگا حیزبی حکومیەکانیشدا کردووە. هەر ئەوەش وای کردووە لە هەموو پێگە حیزبەکاندا ڕۆڵی شایستە بە ئافرەتان بدات. ڕامیار عوسمان کەناڵی پەیام سلێمانی.